هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە مافەکانی دایک و باوک دەکەین. خدای گەورە هێندە شان و باڵای دایک و باوکی بەرز کردوتەوە و کردوونیەتە خاوەن ڕێز و بەها بە جۆرێک لە قورئانی پیرۆزدا دوای یەکتاپەرستی خۆی و هاوڵدانەنان بۆی وەسیەت و ڕێنماییش ئاراستەی منداڵ دەکا کە بە باشترین جۆر چاکەکار و میهرەبان بن بەرامبەریان و ئازاریان نەدەن. و پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لە فەرمودەکانیدا زیاتر ئەم ڕێز و بەهایی ڕوون کردوتەوە و هەڕەشەی سەختیشی لەو کەسانە کردووە کە دڵی دایک و باوکیان دەڕەنجێنن. بە جۆرێک دەفەرمێ یاخوالوتی ئەو کەسە بە خۆڵداچێ واتە تیا بچێ و شەرمەزاری دنیا بێ کە بە دایک و باوکی دەگا و ناتوانێ ڕەزامەندیان بەدەست بهێنێت. و چەندین جار هاوڵانی خۆشی لە جیهاد و غەزاکاندا گێڕاوەتەوە و ناردوونیەتەوە تا خزمەتکاری دایک و باوکیان بن. پیاوێک گوتی ئەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم ئەگەر من لە پای ئەو خزمەت و ئەرکەی کە دایکم بەرامبەر بە منی کێشاوە دایکم خەمە قەڵادۆشکان و بەو شێوەی پێداویستیەکانی بۆ جێبەجێ بکەم و سەردانی دۆستانی پێ بکەم بەوە پاداشتیم داوەتەوە. پێغەمبەری خدا فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر بە درێژایی تەمەنی خۆت و ئەو بەو شێوەیە بیگێڕی ئەوە ناکاتە ژانێک لە ژانگرتنی منداڵبوونەکەی. بۆ قسەکردن لەسەر پێگە و پایەی دوو مرۆڤی مەزن کە پێیان دەگوترێ دایک و باوک ئەم مەڵقەی بەرنامەی باس و خواسمان بۆ مافەکانیان تەرخان کردووە و میوانداری زۆر بەڕێز مامۆستا هیوام کردووە. مامۆستاگیان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باس و مامۆستا سەرتا پێم خۆشە پێناسەیەکی دایک و باوکمان بۆ بکەی. ئەم دوو مرۆڤە چ پلە و مەکانەتێکە لە دایک و باوکەوە ئیسلامی پیرۆز چ پێناسەیەکی بۆ دایک و باوک کردووە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين سيدنا وحبيبنا وشفيعنا محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم الدين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان رب اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. أما بعد دیارە ئینسانەکان لە ژن و لە پیاو ئەو کەسە کە ئەبێ بە ڕئیسی جمهوریان ڕئیسی دەوڵەت دیارە سەبەبی وجودی ئەم کەسە لە پاش و خوای تەعالا سەبەبی وجودی ئەم کەسە دایک و باوکە. دیارە باوک ئەو کەسەیە کە زەواجەکە لەگەڵ ئافرەتێکی موسڵمانە لە پاش ئەو زەواجە دیارە کە خوای تەعالا وای داناوە تەناکح و تەناسول دیارە کوڕ و کچی لێ ئەبێتەوە. ئەو کوڕ و کچە کە ئەبنەوە دیارە دوو کەسی زۆر پیرۆز ماندوو ئەبن بەو کەسەوە تا ئیکەن بە مرۆڤ تا ئەبێ بە ئینسان تا ئەبێ بە پیاویان تا ئەبێ بە ئافرەت تا ئەبێ بە کەسێک کە خزمەتی کۆمەڵگاکە سەبەبی وجودی ئەم کەسە بعد الله تعالی دیارە دایک و باوکن. دایک و باوک لە ئاینی پیرۆزی ئیسلامە و لە هەموو دینەکانە دیارە پێگەیەکی تایبەتی هەیە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام کە تەواوکەری دینەکانی ترە کە پێغەمبەری ئێمە خاتەمی مرسەلینە تەواوکەری پێغەمبەرانە دیارە احتیمامێکی زۆری داوە بەوەی کە ئینسانەکان بە چاک بن بە ڕێز بن بە وەفا بن لەگەڵ دایک و باوکەکانیانە. بۆیە ئەگەر بچینە خزمەتی ئاەتی قورئانیان سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینین بەدەیان و بە سەدان فەرموودە هەیە ئاەتی قورئانی پیرۆز هەیە لەسەر فەزل و لەسەر گەورەی دایک و باوک. زۆر باش مامۆستا وەکو جەنابەت ئاماژەت پێدا کە سەدان ئاەت و فەرموودەمان هەیە بە چاوی ڕێز و حرمەتەوە لەو کەسانە دەڕوان کە ڕێز لە دایک و باوکیان دەگرن و هەڕەشەی تند لەو کەسانەیەکەن کە ئازاردەری دایک و باوکیان. با ئێمە بچینە خزمەتەوە ئاەت و فەرمودانە بزانین قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا چ پێگە و ڕێزێکیان بۆ دایک و باوکداناوە چی بەرامبەرەوە کەسانە ئەڵێن کە چاکەکارن و لە هەمان کاتا کەسانێکی دیکەش کە خراپەکان بەرامبەر بە دایک و باوکیان. دیارە ئێمە خاڵێکم بچین لەسەر چاکەکردن لەگەڵ دایک و باوکە. خوای تەعالا بۆ نمونە طبعا ئێمە لە ئیسلامە ئەسڵ و ثەوابتمان هەیە ئوسوڵ و ثەوابتمان هەیە ئەو شتانی کە ئەسڵن بۆ نمونە تەوحید و یەکتاپەرستی خوای تەعالا. خوای تەعالا زۆری پێ ناخۆشە ئەو کەسانی کە شرک و هاوڵ قەرارەدەن بۆ خوای تەعالا والعیاذ بالله بە کەسێکی تر ئەڵێن خوا یان پەنا بۆ کەسێکی تر ئەبەن بێژگە لە خوای پەروەردگار یان بە کەسێکی تر وا تەسەڕوفن کە خالق یانە ڕازق یان حیات و ژیان و مردن بەدەستی ئەو کەسانەیە. خوای تەعالا کەسی زۆر پێ ناخۆشە و ئاینی پیرۆزی ئیسلام و بگرە هەموو پێغەمبەرانی خوا بۆ ئەوە هاتوون بۆ ئەوەی تەوحید و یەکتاپەرستی فێری عەبدەکانی خوای تەعالا بکەن.
دیارە خوای تەعالا ئیطاعی دایک و باوک و خۆشەویستنی دایک و باوک و ڕێزگرتن لە دایک و باوکی ڕەبت کردووە و پابندی کردووە بەو کەسانەوە کە شرک قەرار دەن بۆ خوای تەعالا. بۆ نمونە خوای تەعالا لە یەکێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزە ئەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا. یو عبادەتی خوای تەعالا بکەن، عبادەتێکی چۆن تەوحید و یەکتاپەرست بن بۆ خوای تەعالا و شرک و هەوڵ قەرار مەدەن بۆ ئەو پەروەردگارە. لە پاش ئەوە فەرمیە وەبیلوالیدەینی ئیحسانا، چاک بن، چاکەکار بن لەگەڵ دایک و باوکەکانتانە. دیارە ئەم ڕەبتە قورئانیە کە ڕێزگرتن و چاکە لەگەڵ دایک و باوکە ڕەبتی کردووە لەگەڵ شرکە کە شرک ئەبێتە مای ئەوەی کە ئینسان لە میلە و لە دایرەی ئیسلام و لە بازنەی ئیسلامە چێتە دەرەوە. دیارە ڕێزگرتن لە دایک و باوک و چاکەکردن بەرامبەر بە دایک و باوک دیارە فەزڵێکی زۆر زۆر گەورەی هەیە لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە. زۆر باش مامۆستا، ئەو کەسانی کە ئازاری دایک و باوکیانە دەن، هەر بۆ منەوە ئاەتی کە خوای گەورە فەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. ینی ئەم ڕەزامەندیە ئەم ئایا خوای گەورە ڕەزامەندی خۆی بەستۆتەوە بە ڕەزامەندی دایک و باوکۆ بۆ منداڵەکانی کەسێک بۆ منە ڕەزامەندی دایک و باوکی بەدەست بهێنێ ئەتوانێت ڕەزامەندی خواش بەدەست بهێنێ لەگەڵیان. دیارە شتەکان مەسەلەن پلە پلێ لە ناو ئیسلامە. دیارە هەر کەسێک کە موحید بوو کە خوای تەعالای ناسی لە پاش ئەوە ئەبێ چاک بێ لەگەڵ دایک و باوکە بە پێچەوانەوە. ئەگەر موحید بوو بەڵام چاک نەبوو لەگەڵ دایک و باوکە خوای تەعالا دەرگای جەنەتی لێ ناکاتەوە. بە هەمان شێوە ئینسان چاک بێ لەگەڵ دایک و باوکیەوە بەڵام ئەهلی عەقیدە نەبووە، ئەهلی دیندارەتی نەبووە، ئەوش خوای تەعالا لێی قبوڵ ناکا. بۆی خوای تەعالا فەرمێ وقضى ئەوەتی کە جەنابەت فەرموود وقضى ربك ألا تعبدوا إلا إياه، تەنها عیبادەتی خوای تەعالا بکەن، پاشان وبالوالدين إحسانا، چاک بن لەگەڵ دایک و باوکە. دیارە ئەم ئاەتە ئەمە طبعا قسەیەکی قورئانی زۆر زۆر مهمی تێدایە و پێم خۆش بوو جەنابەت ئەم ئاەتت باس کرد. ئیمامی قورطوبی لە تەفسیری ئەم ئاەتەدا زۆر زۆر لەسەر ئەم ئاەتە مەسەلەن ئەوە دواوە و زۆر قسەی هەبوو و فەرمودەی هەبوو لەسەر ئەم ئاەتە پیرۆزە لە چەند مەسئلەیەکە باسێکا فەرمی وفیه مسائل. یەکێک لەو مەسائلانە چیرۆک و قسەیەکی زۆر زۆر مهممان بۆ ئەگەڕێتەوە کە لە سەردەمی پێغەمبەری خوادا ڕوویدا بوو صلی الله عليه وسلم. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. دعاء خوي تعالى مثلا باسي كافرمية واخفض لهما جناح الذل وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. أما هموي آدابك إنسان بك دعاء خيرك أبو دايك وباوك كاني وشاك بي لقلانا واخفض لهما جناح الذل أبي بالي زليليان برابك يا شيء هروها ولا تقل لهما أف ولا تنهرهما وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. أم آيتك عظمتك زور زوري تيدايا كعظمتي دایک و باوکە خوای تەعالا لەگەڵ عظمەتی خۆیان باسی کردووە لە قورئانی پیرۆزە. ئیمامی قورطوبی شتێکی زۆر زۆر مهم ئەگەڕێتەوە بە تایبەتی ئێستا ئێمە لە ظروف و زەمانەیەکین ئەنجاری وایە ئەبینی مەس دایک و باوکێک ئێستا زۆر گلەیەکن لە ئەولادەکانیان. مثلا نبینی ئەو باوکەیان ئەو دایکە بە فەقیری بە چنگەکڕێ بە حەماڵی لەم لاولاد تا ئەو مناڵی گەورە ئەکا تا ئەی خاتە بەر خوێندن تا شادەیەک وەرە ئەگرێ شادێک بەدەستێنێ کە ئەم کوڕیان ئەم کچە کە بوو بە شتێک شادێکی بەدەستێنیان مەعاشێکی هەبوو یان مەسەلەن ئیشێ پارەیەکی هەبوو ئەو کاتە اعتراف بە دایک و باوکەکەیان ناکا یان ڕێز بۆ دایک و باوکەکەی دانانا. بەڕاستی ئەمە خلافی منهجی قورئانی پیرۆزە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە حەدیثێکەیە زۆر جار مەسەلەن ئەدرێ بە گوێمانەوە یان مامۆستاکان باسیەکەن ئەنتە ومالوکە لئەبیکە، خۆت و ماڵەکەیشت هین کێیە؟ هی باوکە وانە؟ ئەم حەدیثە ئەسڵی ئەم حەدیثە لە چێوە هاتووە؟ لەم قسەیەوە هاتووە کە ئیمامی قورطوبی گێڕێتەوە. ئەفەرمیە لە زمانی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم دیارە کابرایەکە بێ گەنجێک ئەچێ لە بەیانی و تا ئێوارە ئیشەکە و کاسبی ئەکا و ئەوانە پارێکی زۆر هێنێتەوە ئێوارە باوکەکەی ئەو پارەی لێوەرئەگرێ بۆ خۆی ناخۆی پێدەوڵەمەکە بۆ مەسرفی خوشکەکانی خوشکی ئەم کوڕە و دایک و پور و کەسوکارەکەی کە لەگەڵیانە ئەژین. ئەم کابرایە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم گەنجە فەرمیە یا رسول الله من گەنجێکم لە بەیانی و تا ئێوارە ئیشەکەم کە پارە و شتەکە هێنمەوە باوکم ئێوارە لێ میوەرەگرێ و ئەیبا بۆ خۆی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو سەحابە بانگەکە فەرمی بچن باوکی ئەم کابرایم بۆ بێنن باوکی بزانم لەکوێ و ناونیشانەکە وەرەگرن و ئەچن بۆ لای پێ فەرمونە قوربان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بانگت دەکا و تشریف هێنە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەویش ئەفەرمی بوو ئەفەرمی وەڵا لەبەر ئەوەی کوڕەکەی تۆ گلەیی لە تۆ هەیە کە تۆ پارەکەی ئەبەی ئەمیش زۆر زۆری پێ ناخۆش ئەبێ باوکێتی سەبەبی وجودی ئەم کوڕەیە لە پاش خوای تەعالا زۆر زۆری پێ ناخۆش ئەبێ لە خەیاڵی خۆی و لە دڵی خۆیە هەندێک قسە ئەکا شعرێک ئەخوێنێتەوە ئەجا کە زۆر زۆری پێ ناخۆشە بێ لێرەدا ئاسمان تەداخولەکە خوای تەعالا نەعەدالەتی قبوڵ نییە.
بۆیە جبرائیل ئەمین دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوەی کابراکە باوکی کوڕەکە بێ فەرمی السلام یقریئک السلام ويخصك بالسلام سلام خوای تعالی سلامت عرزەکەی پێغەمبەری خوا ئەفەرمی ئەو کابرایە ئەگەر هات پێی بڵێ قسەیەکی وت گلەیەکی کرد لە کوڕەکەی لە دڵی خۆی و لە خەیاڵی خۆیان باسی کرد لە نفسی خۆیە ئەمە علەمای عەقیدەیش طبعا زۆر باسیمان کردووە ناویان ناوە الکەلام النفسی ئینسان لە نفسی خۆی شتێک ئەڵێ نوتقی پێ ناکە هەر لە خەیاڵی خۆیان شتێکە تەکبیرێکەکە باسێکەکە شتێکە بەڵام تەلەفوزی پێ ناکە بە زمان ئەفەرمێ پێی بڵێن شتێکە تۆ گوێی خۆت گوێی لێ نەبوو ئەو شتە چی بوو ئەفەرمێ کە کابراکاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا فەرمی بۆ ماڵەکەی بفەرمی یا رسول الله من ئەمە کوڕمە و ئەچێ پارەکەی نێ پارەکە بۆچی سەرفەکەم خۆ بۆ خۆمم نییە خۆمی پێ دەوڵەمە ناکەم بۆ خوشکەکانێتی بۆ دایکێتی بۆ پورەکانێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی دعنا عن هذا واز لەم قسانە بێنە باسی ئەو قسەیەمانە بۆ بکە قسەیەکە توت لە نفسی خۆتەوە لە دڵی خۆتەوە لە مێشک و خەیاڵی خۆتا شتێکت باس کرد وەلەم تەسمعه ئوذناک گوێکانی تۆ گویان لەو قسانە نەبوو ئەم کابرای زۆری پێسەیر بوو فەرمووی یا رسول الله ما زال الله يزيدنا بك ثقة على ثقة خوای تعالی زیاتر ومان لێکا کە سقە و متمانەمان بێ کە تۆ پێغەمبەری خوای وەڵڵی ئەو قسەی کە کردم ئەم دوو سەحابەی کە لەگەڵما بوون گویان لە قسەکانم نەبوو تەنانەت گوێی خۆشم گوێ لەو قسان نەبوو تۆ چۆن زانیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە ڕێگای جبرائیلی ئەمینەوە خوای تعالی ئەو قسەی پێ ڕاگەیاندم فەرمووی یا رسول الله من کە هاتم ئەم شعرانە وتم غدوتك مولودا ومنتك يافعا تعل بما أجني عليك وتنهل أي كري شرينم تو ئێستا هاتووی لە لای خۆشەویستترین خەڵقی خوا شکایەتت لە من کردووە گلەی لە من ئەکەی لە لای پێغەمبەری خوادا کە من زوڵم لە تۆ ئەکەم کوڕە شرینەکەم ئەو کاتی کە تۆ منداڵ بووی واللهی من شەو تا بەیانی شەو نخۆنیم ئەکرد بە دیاری تۆوە تا تۆ پێگەیشتی تا تۆ دەست و بازوت پیا کرد تا تۆ بە قووەت بووی بخاون ئەو عەزەڵات و قووەتە ئێستاکە کە تۆ ئیشەکەی و کاسبیەکەی ئەو کاتی من کاسبی مکرد تۆم گەورە کرد ئێستا من بێتاقەت بووم تۆ ئەچی پارەکە یەنی و ئەتەوێ من ئیسیفادەیەکی لێ نەکەم سوودێک لە پارەکە نەبینم ڕۆڵێکیان ئەگەر تۆ گلەی لە من ئەەکەی قەیچێکە بە حیسابی دراوسەیەکت بۆ من بکردایە جاری وای ئینسان چاکە لەگەڵ دراوسەیەکاکە بەقەدەر دراوسەیەکی چاکەم نەبوو لەگەڵ تۆیە تۆ ئێستا لە پارەکەی تۆ من ئیسیفادەیەکی لێ نەکەم ئەفەرموویە کە ئەمەی بیست پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمێس بە نێوچاوانی مبارەکی هاتە خوارەوە کردی بە یەخەی کوڕەکەدا فەرمووی ئەنتە وەمالوکە لئەبیکە خۆشت و پارەکەت هین باوکتی خۆت هین باوکتی و پارەکەیش هەر هین باوکتە لەبەر ئەوەی سەبەبی وجودی ئەم مناڵە باوکێتی بۆیە بەڕاستی ئەمە طبعا دەرسی تایە بۆ ئێمە یعنی ئینسان کابرا مەسەلەن ببێ بە مەلا ببێ بە قازی ببێ بە گەورەی شار ببێ بە محافظ تۆ باوکەکەی تۆ ئەگەر پیرێک بێ و ئەگەر شوانێک بێ و حەماڵێک بێ باوکی تۆیە ئەبێ ڕێزی لێ بگری یان جاری وایە مەسەلەن ئەبینێ ئەو کوڕە فکرەی جیاوازی هەیە لەگەڵ باوکیە ئەبێ ڕێزی لێ بگرێ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەنتە ومالوکە لئەبیکە ئەمە بەڕاستی معنایەکی زۆر باشە مامۆستا کاتێکە خوای گەورە دەفەرمێ وەبیلوالدەینی ئیحسانە ئەم ئیحسانەیە وەکوڵێ ئیتر پلەی باڵایە هیچ شتێ لەوە باشترین یعنی بە باشترین شێوە لەگەڵ دایک و باوکتانە چاکەکار بن ڕێکارەکانی چاکەکاری کامانن مرۆڤ چۆن بتوانین لەگەڵ دایک و باوکیا چاکەکار بێت لە چ ڕێگەیەکەوە توانێ ئەم چاکەکاریە بەرهەم بهێنێ و جێبەجێ بکە لە ژیانی خۆیان بەڵێ دیارە چاکە ئەنواعی زۆرە خوای تعالی کە فەرمی ولا تقل لهما أف ئینسان ئەگەر زەرەرشی نەبوو بۆ دایک و باوکیەوە بەڕاستی چاکی کردووە لەگەڵیانە دیارە چاکە لەوەدا ئەبێ کە ئەم باوکە ئەگەر پێویستی بە کوڕەکەی بوو کوڕەکە بچێ بەهانایەوە لە کاتێکدا ئەگەر باوکەکە ئەمرێکی کرد بە کوڕەکە جێبەجێ بکە ئەگەر ئەو دایکە بە مناڵەکەی بە کوڕەکەی بە کچەکەی حەزی نەکرد بچێتە دەرەوە نابێ بچێتە دەرەوە ئیطاعی دایک و باوک واجبە ڕضا الله في رضا الوالدين هەر کەسێک بەگوێی دایک و باوکی نەکا بەگوێی خوای تەعالی نەکردووە ئەمە دیارە ئەنواعی چاکەکردنە لەگەڵ دایک و باوکە ئەگەر ئەو دایک و باوکە پێویستیان بەوە بوو کە پێویستیان بە دکتۆر و بە عیلاج و بە خەستەخانە بوو ئەبێ ئەم کوڕکچە لە خزمەتی دایک و باوکەکانیان نابن ئەگەر ئەم دایک و باوکە پێویستیان بە پارە و بە هاوکاری و یارمەتی بوو ئەبێ ئەم کوڕکچانە لە خزمەتی دایک و باوکەکانیان نابن بۆیە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە زەکات طبعا نزیکتری کەس لە تۆ دایک و باوکە بەڵام زەکات واجب نییە بەڵکو لەسەرشت ناکەوێت ئەگەر ئینسان زەکاتێکی بدا بە دایکیان بە باوکی بۆ لەبەرەوەی منتهی حماقەتە ئەجەلەکم الله ئینسان زەکات و خێر بدا بە دایک و باوکی لەبەرەوەی
نفقەی دایک و باوک ئەگەر لە کاتێکدا ئەو دایک و باوکە ئەگەر فەقیر بوون نەفەقیان واجبە لەسەر ئەولادەکانیان بۆیە ناکرێ ئەولاد وەکو سەدەقە و خێر و زەکات بدا بە دایک و باوکی ئەبێ دەستیان ماچکەی ئەبێ لە خزمەتیان نابی کابرا دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله رسول الله ئیزنم بدە لەگەڵ سەحابەدا ئەچم بۆ غەزا پێغەمبەری خوا صلی الله فەرمووی دایک و باوکت ماون بەڵێ فەرمووی فەفیهما فەجاهد بڕۆ لە خزمەتی ئەوانە جیهاد کە کابرا ئێستا دیە شەو ڕۆژ لە مزگەوتایە یان ئەوێ هەندێک سونەت تەطبیق کا و دایک و باوکی لە ڕازینە وڵای خوای تەعالاش لێ ڕازی نابێ کابرا ئێستا ئەوێ مەسەلەن یان ئەو خوشکە بەڕێزە ئەوێ حیجابێکی شەرعی بکا بەڵام دایکی لێ ڕازینێ باوکی لێ ڕازینێ وڵای خوای تەعالاشی لێ ڕازی نابێ بۆیە شتەکان متەفاوتن شتەکان بە پلە و دەرەجاتن ئینسان ئەبێ زۆر بەڕەحم بێ لەگەڵ دایک و باوکیان زۆر بە سۆز بێ لە کاتێکدا کابرا مەسەلەن خێزان ڕێزی خۆی هەیە خێزان ئافرەت ڕێزی خۆی هەیە تۆ ناکرێت لەبەر ڕێزی خێزانەکەت وازی دایک و باوکەکەت بێنی بە هەمان شێوە لەبەر دایک و باوکیش ناکرێت وازە خێزانەکەت بێنی ئەبێ ئینسان ئەو تەوازونە ڕاگرێ و زۆر مهمە لە شەرعەتی پیرۆزی ئیسلامە بۆیە وبالوالدین ئیحسانە بەڕاستی ئیحسانن زۆر شت ئەگرێتەوە ئینسان ئیطاعی دایک و باوک زۆر مهمە مەگەر ئەو دایک و باوکە ئەگەر ئەمر بکەن بە ئەولادەکانیان کوفر بکەن والعیاذ بالله لا طاعة لمخلوق في معصية الخالق ئەو کاتە نابێ من مەسەلەن کابرا بەگوێ دایک و باوکەکەی بکە ئەو باوکە لە کاتێکدا ئەمریان پێکرد نوێژ مەکە و کاتە نابێ بەگوێیان بکە بەڵام لە نیطاقی شەرعە ڕۆژی سونەت مەگرە نابێ بیگرێ نوێژی سونەت مەکە نابێ بیکە بۆ ئینسان ئەگەر لە نوێژی شابوو بەگەر دایک و باوکەکە بانیان کردی ئەبێ بچی بەدەم دایک و باوکەکەتەوە لەبەر ئەوەی ئیطاعی دایک و باوک واجبە بەڵام نوێژەکە سونەتە ئاینی پیرۆزی ئیسلام چەند جوانە بۆیە چیرۆکێکی قورئانی هەیە حەزەکەم لە خزمەتانە باسی کەم لەوانە کە ئەفەرمێت لە زمانی بەنی ئیسرائیل سەردەمی پێغەمبەر موسی علی نەبینا و عەلەیهیم الصلاة والسلام ئەفەرمێ پیاوێکی صالح و مسلمان ئەبێ ئافرەتێکی صالحەی ئەبێ وەسیەتەکە بە خێزانەکەی ئافرەت کوڕێکمان هەیە ئەو کوڕەر کاتێک گەورە بوو من مانگایەکی چاکم کڕیوە لە فلانە شوێن لە فلانە لادەیە هەر کاتێک ئەم کوڕەی ئێمە گەورە بوو پێویستی بە پارە و بە مەسرف وانە بوو با بچێ ئەو مانگایە بێنێ و ئیسیفادەی لێ بکە ئینشاڵڵا خێروبێرێکی زۆری تێدایە لەبەرەوەی بە پارەی حەڵال کڕیوە ئەم باوکە ئەمرێ دایکەکەی کە کوڕەکە گەورە ئەبێ و هەستەکە پێویستی بە مەسرف و شتانەیە ئەڵێ ڕۆڵێکیان باوکی تۆ کاتی خۆی مانگایەکی کڕیوە مانگاکە لە فلانە شوێنە طبعاً قسەیکی واقعی قورئانی پیرۆزە لە فلانە شوێنە و بچۆ بیهێنە و ئیسیفادەی لێ بکە و بیفرۆشە ئەوش کەچێ سێرەکە مانگایەکی جوانی زەردە دایکەکەی پێی ئەڵێ ڕۆڵەگیان بچۆ بیفرۆشە لە مەیدانی ئاژەڵان بە 100 دینار بە 100 دینار ئەمە ئەمرە تەواو بە 100 دینار کوڕەکەشی کە ئەچێ بیفرۆشەیە کابرایەک تووشی ئەبێ پێش بکە بە مەیدانی ئاژەڵان و ئەوە ئەڵێ ئەو مانگایە جوانە بە چەند ئەڵێ بە 100 ئەڵێ ئیدەی بە 200 وڵای دایکم ئەمری پێکردم بە 100 بیفرۆشم ئەمە مخالفەی ئەمری دایک و باوکە ئەگەر بە 200ەکە بیدەم لەو چێ دایکم پێی ناخۆش بێ لەبەر دایکم ئەمری پێکردم بە 100 بیفرۆشم خۆ قانزاشیشی تێدایە بەڵام منهەجی قورئان مستەقیمە ئەگەڕێتەوە بلای دایکە فەرمی دایکە گیان کابرایە کات 200 پێدام فەرمی بچۆ پێی بدە بە 200 کە ئەگەڕێتەوە کەسێکی تر دێ ئەڵێ ئەو مانگایە بە چەند ئەڵێ بە 200 ئەڵێ ئەیدەی بە 300 ئەگەڕێتەوە بەلای دایکی قسەی دایکی ناشکێنێ دایکەکەی پێ ئەڵێ مەسڕێکی تێدایە ئەم جارە ئەگەر هاتەوە بڵێ تۆ چی ئەڵێ بیدەم یان نەیدەم تۆ بەزەمە مەلایکەی خوای تەعالان کە پرسیان لەم کابرایەکەن کە دووبارە سێبارە ئەچێتەوە ئەڵێ بە 300 ئەڵێ زیاتری نادەی ئەڵێ تۆ چی ئەڵێ بیدەم یان نەیدەم ئەڵێ نەمەیدە من نەخێرمەیدە ئەم مانگایە خێروبێرێکی زۆری تێدایە بچۆ لە لای خۆت داینە ئینشاءڵڵا ئەبێ بەمایی خێر بۆت ئەوش ئەگەڕێتەوە سبحان الله لو كاتدا أو قصة قرآني بيروزك أخوي تعالى بوماني باسق على قرآني بيروزة لسورة البقرة وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة قالوا أتتخذنا هزوا قال أعوذ بالله أن أكون من الجاهلين يارا كابرايك دوبرا بنيان حسب الرواية كان هديك فرمندو آموزا من آموزا كان فقير آموزا كان دولمان فقير كتما حكات دولمانك أم منالك زوري أبي 15 منالو كوري أبي أم منالي نابي الله بوني كوجمو بارو سروتكي برم کە ئەی کوژێ دوایە نازان کێ کوشتێتی ئەوانە تومە زەبرا و ئامۆزاکەی خۆی کوشتێتی ئەچن بۆ خزمەت پێغەمبەر موسی حەزرەتی موسی فەرمێ بچن مانگایەک بێنن گۆشتی مانگاکە بدەن لە لاشەی مردووەکە خوای تەعالا ڕوحی ئەگەڕێتەوە بە بەریاو ئەتر باش مامۆستا تا چەند ڕەزامەندی دایک و باوک و چاکەکردن لەگەڵیانە دەرگای خێر و خۆشی و ڕۆزی و عیلم لە ئێمە کاتەوە من کۆمەڵێ نمونە بۆ بەرچاو ڕۆشنی خۆم و بینەران و جەنابیش بۆەوەی لەو دەواازەیە بچینە نێو باسەکە کە بۆ نمونە ئیبن سیرینە فەرمێ
بەو هۆکارە من گەشتمەوە ئەو پلەیکە لە لێکدانەوەی خەودا کاریگەرترین کەس بم لە نان خواردنە هیچ کاتێ دەستم پێش دەستی دایکم نەخستووە نەوەک دەست بۆ شتێ بەرێ من دەست بۆ شتێ بەرم کە ئەو حەزی لێ بیام ئەو نمونەی کە پێغەمبەری خوا فەرمێ سێ کەس ئەچنە ئەشکەوتێ لە بەنی ئیسرائیل و دەرگای ئەشکەوتیان لێگیرێکی لەو کەسانی کە دوعاکە لەگەڵ دایک و باوکیان چاک بووە هەروەها وەیسی قەرەنی کە پێغەمبەری خوا بە ئیمامی ئەبوبەکر و عومەر فەرمێ ئەگە پێی گەیشتن ئەوەندە چاکەکار لەگەڵ دایکە دوعای خێری داوا لێ بکەن ئایا چاکەکردن لەگەڵ دایک و با و پێدانی مافەکانیان لەم سەردەما دەرگای ڕزق و ڕۆزی و خۆشی و کامەرانی بە ڕووی مرۆڤەکان داکاتەوە بەڵێ بە تاکید لەبەر ئەوەی یەکەم دوعای دایک و باوک بۆ ئەولاد قبوڵ و مستەجابە هەر ئەولادێک دایک و باوکی لێ ڕازی بوو خوای تەعالا دەرگای خێر و بەرەکەتی لێ ئەکاتەوە لە دنیادا پێش قیامەت لەبەرەوەی فەرمیە زۆربەی شتەکان طبعا ئینسان جەزاکی لە قیامەت هاوەرەگرێ بەڵام هەندێک یەک لەو شتانەی کە ئینسان جەزاکی لە دنیادا ئەبینێ خراپەکردنە لەگەڵ دایک و باوکە و بە هەمان شێوە ئەگەر ئینسان چاک بێ لەگەڵ دایک و باوکە چاکەکەی و خێر و بەرەکەتەکەی لە دنیادا ئەبینێ بۆیە یەکێک مەسەلەن لەو خێر و بەرەکەتانەی ئەولاد ئەوەیە چاکە بکەن لەگەڵ دایک و باوکیانە خوای تەعالا دەرگای خێر و بەرەکەتیان لێ ئەکاتەوە لەوانە ئەو حەدیثی کە جەنابەت فەرموو طبعا حەدیثێکی صحیحە لە صحیح مسلم و لە فەرموودە صحیحەکانە هاتووە ئەو سێگەنجە یەکێک لەوانە طبعا دوعاکە کە ئەشکەوتەکە بەردێک دێ مەسەلەن دەمی ئەشکەوتەکەیان لەسەردا ئاخرەوەوانە دوعاکە ئەڵێ ئەی خوای پەروەردگار من چاکەم کردووە لەگەڵ دایک و باوکمات دیارە دایک و باوکێکی زۆر پیر و بەتەمەنیان ئەوێ مەسەلەن شیرەکە بەدەستیەوە ئەگرێ و خەوی پیاکەی و تا دایکی هەڵەسێوانە بۆی شیرەکەی پێ بدا ئەی خوای تەعالا ئەگەر من خزمەتی دایک و باوکم کردووە ئەوە با فەرەج شتێکمان بۆ بێ ئەو بوو مەسەلەن الحەمدولله خوای تەعالا فەرەجی بۆ ناردنەوەوانە یەکێکی تر لەوانەوەی کە جەناب باس کرد وەیسی قەرەنی شتی تر زۆر هەیە مەسەلەن لە سەردەمی پێغەمبەرانە شتی وا زۆر هەیە بۆیە هەر کەسێک چاکە بکە لەگەڵ دایک و باوکە ئەوە خوای تەعالا دەرگای خێر و بەرەکەتی لێ ئەکاتەوە بە پێچەوانەوە ئینسان ئەگەر خراپ بێ لەگەڵ دایک و باوکە ئەوە خوای تەعالا ئەو خراپەیە لە دنیادا ئەیبینە پێش قیامەت قسە و چیرۆک زۆر هەیە لەسەر ئەو بابەتە لەوانە مەسەلەن کابرا خراپە پێ لەگەڵ باوکەکەی کاتە دەرەوە و بە کوڕەکەی ئەڵێ ڕۆڵەگەیان ئەو بەڕێ بەرە بۆ باپیرێت نیوەیە هێنێتەوە ئەڵێ بۆ ئەڵێ ڕۆژێک دێ منیش تۆ دەرەکەم و بۆی ئەو نیوە بەڕەکە بۆ تۆ دانەم و ئەوانە ئەمە واقعە و هەمووی ڕوویشی داوە و شتی وای شەیە دیارە ئەو خێر و بەرەکەتە یەکێک لەوانە یەحیای البەرمکی مەسەلەن بنەماڵی بەڕامیکە لە سەردەمی هارون الڕەشیدا بنەماڵەیەکی زۆر گەورە بوون وانە دیارە خلافێک دروستە بێ لە بینی عائیلە و بنەماڵی بەڕامیکە و هارون الڕەشیدا ئەم کابرا ئەم هارون الڕەشیدا هەمویان فڕاداتە سژن و ئەوانە خالد البەڕامیکی و لەگەڵ یەحیا البەڕامیکیە دیارە لە سژنا ئەبن باوکەکە بێتاقەت ئەبێ ئەتر مەسەلەن بڵێن ئاگروشتیان لە مەنعەکەن دنیاش سار دەبێ حەز بەوە ئاکا کە ئاوێکی گەرم هەبێ بۆی دەستنوێژێکی پێ بگرێ ئەم کوڕا ئەوەندە مطیع بەرامبەر بە باوکەکەی لەبەرەوەی تربیەتەکەی باش بووە ئەڵێ دیارەتر ئەو شتە مەسەلەن نزام چی بووە ئەی خاتە سەر سکی خۆی ئەو مەسەلەن نزام جام بووە قابۆیان هەر شتێک بووە مەنجەڵ بووە خاتە سەر سکی خۆی بۆ یەک تۆز ئاوەکە تێنێکی بۆ بێ و تۆزێک گەرم بێ دیارە باوکەکەی کە ئیبینیە زۆر مطیع لەگەڵا دوعایەکی خێری بووەکە خالد البەڕامیکیە بێتە ئەو پیاوە گەورەیە کە لە تاریخا باسەکرێت زۆر باش مامۆستا بە پێچەوانەوە کەسانێک گەن زۆر بێ موبالاتان یان بۆمە زۆر بێ ڕێزانە سەی دایک و باوکیانەکەن و ئازاریانە دەن ئیسلامی پیرۆز چه سزایەکی بۆم کەسانە داناوە بۆ نمونە و فەرمودەی کە پێغەمبەری خوا لە سەرکەوتنیا بۆ مینبەرەکە سێ جار ئامینەکە یەکێ لەوانە لوتیە و کەسە بە قوڕاچێکە بە دایک و باوکێگا و ناتوانێت ڕەزامەندی ئەوان بەدەست بێنێ ئیسلامی پیرۆز تێڕوانین و دیدگای بۆ ئەو کەسانە کە چییە کە لە دنیای ناتوان ڕەزامەندی دایک و باوکیان بەدەست بێنێ و بە ئازار و دڵڕەنجاندنەوە بەرەو مردن ئەڕۆن ئینسان هەروکو باسمان کرد لە بیدایەتی بەرنامەکە ئینسان چەند هەوڵ بدا چاک بێ لەگەڵ دایک و باوکە ئەگەر دایک و باوکت لێ ڕازی نەبوو ئینسان هەوڵ بدا بچێ دایک و باوکی لە خۆی ڕازیکە گەردنیان پێ ئازا بکە لەبەر ئەوەی یعنی دنیا نامێنێ ئینسان خوا نەخواستە لە کاتێکا لە لەحزەیەکە بمرێ و دایک و باوکی لێ ڕازی نەبێ مەحاڵە خوای تەعالا سزا و عقوبەیەکی زۆر زۆری بۆ دانا بۆ ئینسان ئەبێ بە نەرمونیان بێ لەگەڵ دایک و باوکە تەنانەت ئەگەر بچین منهەجی قورئانی پیرۆز سیر بکەین بۆ نمونە ژیاننامەی پێغەمبەران پێغەمبەر ئیبراهیم عەلەیه وعەلا نەبیینە الصەلاة وەسەلام باوکێکی کافری ئەبێ بەڵام ئەبینی سەیکە چەند بە جوانی قسە لەگەڵ باوکی ئاکا گفتوگۆ لەگەڵ باوکی ئاکا یا ئەبەتی لا تەعبودی الشەیطانە
وانە ینی بە باوکە گیان بانگیەکە ئەمە منهجی قورئانی پیرۆزە یا ئەبەتی مەسەلەن وا مەکە باوکە گیان وا مەکە عیبادەت بۆ شەیطان مەکە عیبادەت بۆ بت و دار و بەرد مەکە ئەمە منهجی قورئانی پیرۆزە بۆ ئینسانە بێ زۆر حەلیم بێ زۆر نەرمونیان بێ لەگەڵ دایک و باوکە تا جارێک سەردانی برادێکەکە بێ دەجار بچیتە خزمەتی دایک و باوکت ئەبێ دەجار لە ڕۆژێکا دەجار دەستیان ماچکەی ئەبێ دایمە لە خزمەتیانە بی ئەبێ پاکیان کەیتەوە ئەبێ بۆنیان خۆشکەی بەڕاستی ئەمانە هەمووی ئەبێتە مای ڕفعەتی دەڕەجات بۆ ئەو ئینسانە یەکێک لەوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چێتە سەر مینبەرەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ ئامینەکە ئەصحابە فەرموو چییە طبعا پێغەمبەری خوا فەرموویان رغم ئەنفین سێ جارە فەرمیە وەکو چۆن بڵێ بێبەش بێ لە ڕەحمەتی خوا بێبەش بێ لە ڕەحمەتی خوا بێبەش بێ لە ڕەحمەتی خوا فەرموویان کێ یا ڕەسوڵ الله فەرمووی کەسێک ئەگەر مەسەلەن دایک و باوکێکی هەبێ دایک و باوکەکەی پیر بن بە بەرەکەتی ئەو دایک و باوکان خوای تەعالی نەیخاتە بەهەشت و لێی خۆش نەبێ بۆیە بەڕاستی دایک و باوک وەسیلەیەکی زۆر مهم و گەورەن بۆ ئەوەی ئینسانەکان بچنە بەهەشت و سەبەبێک بێ وەسیلەیەک بێ بۆ داخڵبوونی ئەو ئینسانانە بۆ ناو بەهەشتی خوای پەروەردگار. زۆر باش مامۆستا ئێمە چۆن ئەو تێڕوانینە لای مرۆڤەکان لای خەڵکی لای خۆمان دروست بکەین کە ئەگەر بە درێژایی 100 ساڵ خۆراک بە دەمی دایک و باوکمانەوە بکەین جلوبەرگیان بۆ بکڕین و جلوبەرگیان پاک ڕابگرین و تەواو دڵنەواییان بکەین خزمەتیان بکەین هێشتا نەمانتوانیەوە پاداشتیان بدەینەوە وەکو ئەو فرمودەی کە پیاوێک بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگە من دایکم بکردمە کۆڵ یام قەڵا دۆشکان و بیگەڕم ئایا بەوە پاداشتیم داوەتەوە فەرمێت تەنانەت دەگە هەموو تەمەند وا بکەی ناکاتە ژانێک لە ژانگرتنی مناڵبوونەکەی چۆن ئێمە و تێڕوانینە لای خۆمان و خەڵکی دروست بکەین. طبعا ئەوە بەوە ئەبێ ئینسان هەروەکوتمان ئینسان خوای تەعالی ناسی عیبادەتی خوای تەعالی کرد ئەبێ زۆر چاک بێ لەگەڵ دایک و باوکەکانیە بۆ نمونە ئینسان چەند عیبادەت بکە لەگەڵ ئەوەیە دایک و باوکت لێ ڕازی بێ خوای تەعالی چاکتر و جوانتر عیبادەتەکەت لێ قبوڵ ئەکا. طبعا دایک و خوای تەعالی فەرمی وەخفض لهما جناح الذل من الرحمة دائما ئینسان زەلیلی بنوێنیە ئینسان چەند گەورە بێ چەند عەظیم بێ دایک و باوکەکەی تۆ چەند فەقیر بن چەند جلیان لە بەرانە بێ چەند نەخوێنەوار بن تۆ لەو دایک و باوکەی ئەبێ زۆر ڕێزیان لێ بگری بۆیە مەسەلەن سەردەمی ئیمامی عومەریشا کابرایەکە بینیە مەسەلەن دایکی بە کۆڵ هەڵگرتووە تەوافی پێکا فەرمیە ئایا حەقیم داوە فەرمێنە وەڵڵا حەقی یەک شەویت نەداوە کە بە ئێش و ژانەوە لە بەدیاری تۆوە دائەنیشیە بۆیە لەم ماوەیەدا ئەڵێ کابرایەک لە هینە فەیسبوک شتەکانە بڵاو کرابووەوە ئەڵێ شەوێکیان دایکێک تەلەفۆنەکە بۆ کوڕەکەی تەمەنی 33 ساڵە بێ تەلەفۆن بۆ کوڕەکەیەکە ئەڵێ ڕۆڵێکیان دیارە ئەمە جگەرە و دیارە ڕەحمێتی و ئەوانە زۆر بیری کوڕەکەیەکە ئەم کوڕۆژ زۆر قاسی و دڕق ئەبێ دیارە ماوەی کە سەردانی دایکی نەکردویان خراپ بۆ لەگەڵ دایکە کە تەلەفۆن بۆ کوڕەکەیەکە ئەڵێ ڕۆڵێکیان منم دایکتم ئەوش تەلەفۆنەکە بە ڕووی ئەدا ئەخا دووبارە تەلەفۆنی بۆ ئەکاتەوە بە گریانەوە ئەڵێ ڕۆڵێکیان 33 ساڵ پێش ئێستا لە شەوێکی ئاوها درێژە لە شەوێکی زستاندا من ئاوها تۆم هێناوەتە دنیاوە و بە ئێش و ژانەوە من بە دیاری تۆ دانیشتوم و ئەوانە اینجا بەڕاستی دایک فەزڵێکی زۆری هەیە باوک فەزڵێکی زۆری هەیە بە تایبەتی دایک لەبەرەوەی زۆر ئەناڵێنێ بەدەستی ئەو منداڵۆ تا گەورەیەکە بۆیە کابراێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا رسول الله کێ حەقی ئەوەی هەیە کە من زۆر چاکم لەگەڵا فەرمووی دایکت پاشان فەرمووی دایکت پاشان اینجا فەرمووی باوکت دیارە دایک پلە و دەرەجەی زۆرترە لە باوک ئەبێ زۆر بە ڕەحمین لەگەڵیانە زۆر دەستیان ماچکەین لە خزمەتیان نابین ئەمە لە حەیاتە ئەگەر ئەو پرسیارەم لێ بکەی بڵێ ئەمە لە حەیاتە ئەی لە پاش حەیاتیان ئایا ئەو دایک و باوکە حەقیان هەیە لەسەر ئەولادەکان زۆر باشم ویستمە ئەوەش باسکەین کە یەکێ لەوە کارەکانی سەدەقەی جاری بۆ ئەوە دواتر دێنە سەری مامۆستا زۆر جار بەداخەوە کە جەنابەت نمونەی سەیدنا ئیبراهیم دێنایەوە سەلامی خوای لێبێ کە باوکی نەگەر کافر بۆ بگرێت بتپەرست و تەنانەت بتخانەشیە بۆ بۆی زیاتر بتپەرستی بڵاو کاتەوە کەچی زۆر بە ئەدەب و وێڵەوە چەند جار ئەفەرمێ یا ئەبەتی یا ئەبەتی مرۆڤ چۆن وا بکە کە بە بیانووی یان بە جیاوازی بیر و باوەڕ و مەبدە یان بە جیاوازی حیزبایەتی یان بە لەوەی کە باوکی یان دایکی ڕەخنەیەکی لە خێزانی گرتووە دەرگای ڕەحم و بەزەی و سۆز و پەیوەندی لەگەڵ دایک و باوکیان نەبچڕێنێ. نمونەیەکی دیکە کە ئەسمای کچی ئەبوبەکر سەلامی خوای لە خۆی و باوکی کە دایکی مشریکەیە دێتە لای پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا دایکم سەردانم دەکا ئایا من ڕێی پێ بدەم بێتە ماڵەکەم پێغەمبەری خوا فەرمی بەڵێ و زۆر چاکە کاریش بە لەگەڵیا. مرۆڤ چۆن وا بکە کە بە جیاوازی بیر و باوەڕ و مەبدە و حیزبایەتی و کۆمەڵەشتی دیکە دەرگای ڕەحم و بەزەی و سۆز و پەیوەندی لەگەڵ دایک و باوکیان نەبچڕێنێ.
بەڵێ دیارە لە سەردەمی پێغمبەری خوا سەلام طبعا دیارە پێغمبەری خوا قودوە مامۆستایە بۆ ئێمە و پێغمبەری خوا مەدرسەیە ئەبێمە دەرس و عیبرەت وەربگرین لە مەدرسەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لەوانە ئەفەرمێ جاء الرجل إلى النبي صلى الله عليه وسلم يبايعه على الهجرة پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی هیجرەکانە کابرایەک دێتە خزمەتی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی یا رسول الله من ئەمەوێ بەیعەتت پێ بدەم لەسەر ئەوەی کە هیجرەت بکەم لەگەڵ هاوڵەکانە و لەگەڵ برادەرەکانمە بەڵام سەحابەکان فەرمیان رسول الله ئەمە کە هاتووە ئەوێ هیجرەت بکە لە مەکەدا باوکو دایکێکی هەیە تەرەکە ئەبەوەیهی یەبکیانی باوکو دایکەکەی لە ماڵەوە بەجێهێشت بوو ئەگریان ئەوان ڕۆڵێکیان مەڕۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ارجع إليهما فأضحكهما كما أبكيتهما فەرمووی بچۆرەوە بڕۆ بەلای دایک و باوکەکەت با پێ بکەنن هەروەکو چۆن ئێستا بەگریانەوە تۆ بەجێت هێشتن ئەمە منهجی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لێرەدا علەما ئەفەرمون ئەمە ئەم حەدیثە ئەمە دەرسێکی تێدایە حکمێکی تێدایە کە ئەولاد بۆی نییە بەبێ پرسی دایک و باوکی بچێتە دەرەوە بە دیارە بە تایبەتی ئێستا زوروف و زەمانەکە وایە بە تایبەتی گەنجە خۆشەویستەکانمان کاچنە دەرەوە کە دایک و باوک ڕازی نەبوون ئەو گەنجە بچێتە دەرەوە نابێ بچێتە دەرەوە ببێ گوێی بکە تەنانەت بۆ جیهاد پێغمبەری خوا صلی الله علیه وسلم ئیزنی نەداوە فكيف ئێستا ئەو گەنجە چێتە سەر شەقامەکان و چێتە گازینۆ و چایخانەکان و بەڕاستی دایک و باوکی لێ ڕازی نەبن خوای تەعالاشیان لێ ڕازی نابێ بۆیە ئەبێ زۆر ئاگادار بن چەند عیبادەت بکەن چەند لە سەفی ئەوڵی مزگەوتەکانەوە نوێژ بکەن ئەگەر دایک و باوکیان لێ ڕازی نەبوو خوای تەعالایان لێ ڕازی نابێ زۆر باش مامۆستا لە ئەمڕۆی کوردەواریە لە نێو خێزانەکانە بە تایبەت ئەوانی کە خۆیان بە پێشکەوتوی ڕۆشنبیر ئەزانن بە جۆرێ لە جۆرەکان بانگ لە دایک و باوکیانەکەن هەر بە ناوی خۆیانەوە فلان کەس و بە دایکی فلان کەس و ئەمە یان بۆ منە بە خان و حاجی و حاجی ژن و ئەمانە ناوی دایک و باوکیانێن ئایا ئەمە ڕێز و ئەدەبێکە یان ئەمە شتێکی ناشینەوە پێویستە بە سیفەتی جوانی دایک و باوک بانگی ئەم دوو کەسە بەڕێزە بکرێن گەورەترین ناو و جوانترین ناو بۆ دایک و باوک باوکە گیانە باوکە و دایکە گیانە ئینسان طبعا لە قانونی دنیادا ئینسان طبعا دیارە جوندیەک ناتوانێت بانگی زابوتەکە و بانگی گەورەکەی خۆی بک بە ناوی سەریحی خۆی بە سەید و بە گەورە و بەچی بانگیەکە دیارە دایک و باوک زۆر لەوە گەورەترن لە وەکو منهەجی دنیا ئەبێ کام ناویان پێ خۆش بەبێ بەو ناوانە بانگیان بکەی بە باوکە گیان و بە دایکە گیان و بەو شێوازانە بانگیان کەی کە هەست بە خۆیان نەکەن لە نەقسێکان خوانە خواستا هەتا مامۆستا من ئەمڕۆ لە تەفسیرە و ئاەتە جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز دەفەرمێ لە پلەیەکی بەرزی مەکانەتە هەروەکو چۆن تۆ چیتە ژوورەوە بەلای پادشایەک بەو ڕێز و حرمەتەوە چی قسەشی لەگەڵا بکەی ئەبێ بۆ دایک و باوکی ژەر بەو شێوەیە بێ ئینسان نابێ شتێکی وا بکات تەنانەت دڵیشان ڕابچەڵێکێنێ یان مەسەلەن لە کاتی تەلەفۆنە ئەبێ زۆر بە نەرمونیان و بە شێوازێکی جوان پێ بڵێ لەبەرەوەی ئێمە دایک و باوکن لەوە چێ وا بزانن شتێک قەوماوە بە ئەسلوبێکی جوان پێیان بڵێ اینجا کە لە کاچیتە ژوورەوە ئەبێ لیباسێکی جوان و چۆن ئەچی بۆ لای زابوتێک بە لای قائیدێکی گەورە ئەبێ لیباس و جلێکی جوان لەبەرابێ ئەبێ بوو بۆنێکی خۆشەوە بچیتە لایەن خزمەتیان بکەی هەروەکو باسمان کرد ئینسان چەند دەرەجی بەرز بێ لە ناو کۆمەڵگادا ئەبێ لە حزوری دایک و باوکیان خۆی زۆر بەکەم بزانێ وەکو یەکەم شەوکە لە دایک ئەبێ چۆن زەلیلە و چۆن بەرامبەر بە دایک و باوکەکە وەکو مردوویەک چۆن بەدەستی مردو شوەرەکە و ئەم دیۆدی پێ بکە ئەبێ ئینسانی چەند گەورە بوو لە ناو خەڵکدا ئەبێ ئەوها بێ لە خزمەتی دایک و باوکە شتێکیان بۆ باس کردم کابرایەک مدیر مەکتەبە بێ دیارە لە خەستەخانە باوکی نەخۆشە بێ تووشی نەخۆشیەک ئەبێ ئەم کابرایش من سەقافەتێکی هەیە و لە ناو خەڵکە ناوێکی و شخصیەتێکی و مدیری بڵێن مەکتەبێکە باوکەکەی بانگیەکە ئەڵێ فڵان وەرە بۆ نامگاچێ بۆ لە ڕێک یەک بڵێن زلێکی پیا ئەکێشەیە ئەمیش دەستی باوکی ماچەکاڵی باوکەکەیان خۆ دەستت ئازاری پێ نەگەیشت ئەمە گەورەیە بەڕاستی بۆ ئەو ئینسانە نابێ ئەم کەسە بڵێ وەڵام من کە مدیریەکەم یان مامۆستایەکەم یان مەلام یان مەسئولیەکەم ئەم باوکە بۆوان پێەکە ئەمە ئەرضە للعمرە عقلی دایک و باوکە گەڕێتەوە وەکو یەکەم ڕۆژی مناڵی کە چۆن مناڵە وڕکە گرێ و داواەکە دایک و باوکە عقلیان وای لێ دێ بۆیە فەزلی دایک و باوک زۆر گەورەیە بۆیە ئەجری دایک و باوک زۆر گەورەیە ئینسان ئەبێ زۆر نەرمونیان بێ لە خزمەتیانە ئەبێ زۆر بەعەطف بێ لە خزمەتیانە ئەبێ زۆر نەرمونیان بێ لەگەڵیانە تا خوانەخوازە دڵیان نەڕەنجێ ولا تقل لهما ئوف یعنی کەمترین کەلیمەی ڕەجرە علەما مفەسرین ئەفەرمون ئەگەر کەلیمەیەکی تر هەبوایە لە ئوف بچووکتر وای خوای تەعالی باسیە کرد یعنی تۆ نابێت تەنانەت پێی خۆش نەبوو ئەتۆ ئەم ئاو هەڵبگری نابێت دەستی بۆ بەری تەنان لە کاتی ئادابی نان خواردن لە خزمەتی دایک و باوکە نابێ ئەو پارووە یان ئەو شتەکە لە بەردەستی ئەو دایە نابێ پێش ئەو دەستی بۆ بەری نەوەکو ئەو حەز بکە ئەو شتە هەڵبگرێت گوناحبارە بێ ئینسان
بۆیە بێ زۆر ئاگادار بین بەڕاستی زۆر بە نەرمونیان بین زۆر بەڕەحم بین لەگەڵ دایک و باوکە ئینشاءالله خوای تەعالا لێمان زۆر باش مامۆستا سوودەکانی چاکبوون لەگەڵ دایک و باوکدا مرۆڤ لە چاکەکاری و ڕێزنواندنی بەرامبەر بە دایک و باوکی چه سوود و بەرهەمێکی دەزەکەوە بە پێچەوانەوە کەسێک خراپە و ئازاردەری دایک و باوکێتی چه مەترسی و خراپەیەکی بۆ پێش دێ هەم سوودەکان هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت لەگەڵ خراپە و زیانەکاندا هەر کەس چاک بوو لەگەڵ دایک و باوک یا خوای تەعالا یعنی بڵێن دەروی خێر و بەرەکەتی لێ ئەکاتەوە هەر کەسێک چاک بوو لەگەڵ دایک و ئینسان ئەگەر بە چاوی باوک و دایک بە چاوی یەخسۆز و ڕەحمەتەوە بڕوانە ئەولادەکانیان دەرەجەی بەرزە بێ لای خوای تەعالا ئینسان شەو تا بەیانی شەو نوێژ بکە ئەو کوڕ و کچە شەو تا بەیانی خەریکی قورئان خوێندن بن ئینسان لە بەیانیەوە تا ئێوارە ئەگەر لە مزگەوتا بێ وەکو ئەوە نییە لە خزمەتی دایک و باوکیادا بنیشی ئەو دایک و باوکە بە چاوێکی خۆشەویستی و ڕەحم و سۆز و عەطف و بەزەی بڕوانە کوڕەکانیان ئەولادەکانیان ئەمە زیاتر دەرەجەی بەرزە بێ لای خوای تەعالا بە پێچەوانەیشەوە ئینسان خوا نەخواستە خراپ بوو لەگەڵ دایک و باوکیە ئەگەر چەند چاکەی هەبێ چەند ئیطاعەی هەبێ چەند حافظ قورئان بێ چەند قورئانی لەبەر بێ چەند علمی شەرعی بزانێ ئەگەر چاک نەبوو لەگەڵ دایک و باوکیە ئەوە خوای تەعالا چاک نابێ لەگەڵ ئەوە دەست بۆ هەرچی ئەبا لە ژیانی دیدا ژیانی بێبەرەکەت ئەبێ ئەو هەر وەکو مەثەلەن فەرمیە ژیانی زۆر ناخۆشە بێ بەختەوەر نابێ دایمەن دڵتەنگ ئەبێ دایمەن هەستەکە شتێکی ون کردووە دایمەن هەستەکە بە دوای شتێکە ئەگەڕێ بەدەستی نایەنێ و پێی ناگا ئەمە بەڕاستی هەر کەسێک خراپ بوو لەگەڵ دایک و باوکیان لە دنیادا وا ئەبێ لە قیامەت دیارە ئەوانەی کە چاکن لەگەڵ دایک و باوکەکانیانە خوای تەعالا لە دەرگایەکی خاصەوە بەرەو بەهەشت ئەیان بە و منزلەت و منزلگایەکی زۆر گەورەیان ئەبێ لەناو جەنەتەکانی خوای تەعالادا ڕوویەکی گەشیان ئەبێ ئەهلی جەنەت کە ئەیان بینن ئەڵێن ئەوانن کە لە دنیادا چاک بوون لەگەڵ دایک و باوکەکانیانە و دیارە لە قیامەتیشە لە جەهەنەمیشە کۆمەڵێک هەن بە شێوازێکی خاص سزا ئەدرێت لە ناو جەهەنەمە ئەڵێن ئەمانە ئەو کەسانن کە خراپ بوون لەگەڵ دایک و باوک زۆر باش مامۆستا کەسانێکن دوای تەمەنێک لە ئازاردان و دڵڕەنجاندنی دایک و باوکیان و دایک و باوکیان بە مردن ئەگەن ئەمان دوای مردنی دایک و باوکیان پەشیمانە بنەوە و لۆمەی خۆیانەکەن و پێیان خۆشە لەو هەڵە و تاوانەی کە بەرامبەر بە دایک و باوکیان کردویان پەشیمان ببنەوە ئەم کەسانە چارەسەریان لە ڕوانگەی ئیسلامەوە چییە چۆن قەرەبووی ئەم خراپ و تاوانەی خۆیان بکەنەوە ئایا بە دوعای خێر و سەدەقە و بە سەردانی کەس و کار و بە حەجکردن و عومرەکردن ئەتوانن قەرەبووی ئەو خراپ و تاوانە بکەنەوە کە بەرامبەر بە دایک و باوک کردویان یان ئەمە تاوانێکە و مەحاڵە والله ئەزان چۆن لا تقنطوا من رحمة الله قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إنسان طبعا إنسان خرابة كردن لقل دايك وباوكا يكيك لكبائر وانيا إنسان مثلا قتل نفسك لكبائر أجلكم والله خرابة كان كبائر كان أوانيك لكبائر عقيدة أهل السنة لقل أودايا كإنسان توبيك لو جناح تاوانا خوي تعالى لي خوش به والله كدايك باوك لا حياة درشون إنسان نابي ما يزبي للرحمة خوي تعالى إنسان توبيك نصح بك إن جاك دعاء خير بدايك باوك كان يا بك زور صدقة وشاك وإحسان يا بك دائما دعاء خير يا بك إن شاء الله خوي تعالى لي خوش أبي ولي أبوريا حديث يكيا لمسند إمام أحمد هاتوا فرمي إنسان چەند چاکە بکە لەگەڵ دایک و باوکیان لە دنیادا ئەی باشە کە وەفاتیان کرد ئەو باوکەیان ئەو دایکە کە وەفاتی کرد لە پاش وەفاتی ئەو باوکەیان ئەو دایکە چی حەقێکی هەیە لەسەر من بۆی جێبەجێ بکەم بۆی ئەدا بکەم کە لە قەبرەکەدا دڵی خۆش بێ لە قەبرەکەدا شتێکی بۆ بڕوا مەسەن بڵێن ئەمە لە ئەولادەکەت یان لە کوڕەکەت یان لە کچەکەتەوە بۆت هاتووە بۆیە فەرمیە چوار خاڵ هەیە حەقی ئەولاد بەسەر دایک و باوکەکانیانەوە چوار شت یەکێک لەوانە طبعا لە پاش وەفات یان یەکێک لەوانە الدعاء لهما دائما دعای خێر بۆ دایک و باوک زۆر مهمە بە تایبەتی ئەوانەی کە ئەمرن کە مردوون خوای تەعالا لیان خۆش بێ و دەرەجاتیان عالی بکە خوای تەعالا لە گوناحی دایک و باوکەکانی ئێمە مسلمانان خۆش بێ دوعاکردن زۆر مهمە خوای پەروەردگار لیان خۆش بە ئەی خوای پەروەردگار عەزابیان لەسەر هەڵگری ئەی خوای پەروەردگار قەبریان منەوەرکەی ربي اغفر لي ولوالدي منهج القرآن بو نمونه پیغمبر نوح عليه وعلى نبينا الصلاة والسلام ربي اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات دعاء خير بو خوي بو دايك باوك كي اكا اما منهج القرآن بيروز بويا دعاء خير زور مهمة سلاحي زور قوريا دايك باوك يعني بيان خوش ابي وبيان اكا او دعاء خيره دائما دعاء خير بكين بيش او دعاء خير بو اولادك كانت بكي دعاء خير بو دايك باوك بكا اما يقدو الوفاء بعهديهما دایک و باوکت چی مثلا بەڵێنێکیان داوە
یان چی وەسیەتێکیان کردووە یان حەزیان بە چی بووە یان قەرزارن طبعا نەگە وەسیەتیان کردبوو ئەوەندە قەرزمان لەسەریان ئەوەندە خێر و چاکەمان بوو کە پارەکەمان وای لێ بکە ئەبێ ئەوە وەفاءت هەبێ بەرامبەر ئەو عەهدە ئەو پەیمانە کە دایانە چیان پێخۆش بووە لە دنیادا ئەویان بۆ بکەی ئەمە زۆر زۆر مهمە. سێیەمیان ئیکرام و صەدیقەیهما بەداخەوە ئێستا ئەمە لە ناو ئێمەدا بڵێم لە سەدەی ئەگەر ئینسانەکان ئیشی پێ بکەن لە 90 فەوتاوە لە ناو ئێمەدا باوکی تۆ یان دایکی تۆ ڕێزی لە کێ ئەگەر ڕەفیقی کێ بوو هاوڕێی کێ بوو کێ خۆشەویست لە حیاتە ئەبێ من و تۆ بچین بە دوای دۆستەکانی باوکو دایکمانە بگەڕین و بیان دۆزینەوە. ئیکرام و صەدیقەیهما چۆن نێڵین ئەو پەیوەندیە بپچڕێ ئەو پەیوەندیە نابێ بپچڕێ زۆر زۆر مهمە. طبعا ئەو مهمە ئێستا مەسەلەن ئێمە زۆربەمان مثلا باوکمان مردویان دایکمان خوای تەعالی لیان خۆش بێ من بەسەلەن لە ژیری حیاتی خۆمە تازە باوکم مردو خوای تەعالی لی خۆش بێ خەڵکێکی زۆر لە برادەرەکانی نامەیان بۆ ناردوم تەلەفۆنیان بۆ کردوم لە ڕێگای فەیسبووکەوە باوکی تۆ لە 79 لە 75 لە 80 ئەوەندەوە ئێمە عیلاقەمان هەبوو لەگەڵا توخوا و عیلاقەی مە بچڕێنە ئەمە زۆر زۆر مهمە پێی خۆشە بێ دیارە باوکەکە ماسا گرنگی ئەم پەیوەندیە لە چیدایە بۆ نمونە کاتێک کە تۆ لەگەڵ دۆستێکی خۆتدا پەیوەندیەکی ڕۆحی خۆش دەیە ئەم پەیوەندیە چۆن ئەگوازرێتەوە بۆ نەوەکەی تۆ بۆ کوڕی تۆ وە چه سوودێکی بۆ جەنابێت دەبێت. سوودەکە ئەوەیە منهەجی قورئانە وصاحبهما في الدنيا معروفة صاحبەکانیان برادەرەکانیان دۆستەکانیان ئەبێ معروف و چاکە. مامۆستا دایک و باوک دوای مردنیشان لە گۆڕەکەیاندا بە 100 ساڵیش مافیان هێشتا بەسەر ئێمەوە دەمێنێ بۆ نمونە وەکەوەی جەنابەت فەرمووی ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا فەرمی لە 3 ڕێگەوە مرۆڤ تەناکردەوەی بۆ ڕایەکی لەوانە نەوەیەکی ساڵحە نابێ ئەمە لە ژیاندا بە جۆرێ بژین خەڵک وەکوڵێ نەفرەت و جنێ و بەرامبەر بە دایکمان بکەن نابێ بۆ نمونە خراپەکار بین بەرامبەریان و سیفەتی ناشرین بڵاو بکەنەوە تا ئەوانیش ئازاری پێ بچێت. بەتاکی طبعا تۆ طبعا پەروەردەکە خۆی یەکەم دایک و باوکەکەیە بەڵام جار دوای ئەو دایک و باوکە پەروەردەیەکی جوانی ئەولادەکەن بەڵام ئەولادەکە نالەبار ئەبێ حاشا لە جەنابتان ئەبێ نیشتێکی خراپەکە ئینسان نەفرەت لە دایک و باوکەکەیەکە بەڵام جاری وا هەیە تۆ چاکەیەکەی لەگەڵ کەسێکە ئەڵێ ڕەحمەت لە دایک و باوکت خوای تەعالی لە باوکت خۆش بێ ڕەحمەت لە باوکت ئەمە چەند مهمە ئەمە باوکەکەی تۆ لە قەبردایە ڕەحمەتی بۆ ئەڕوا جاری واشێ تۆ خراپەیەکەکەی مەسەلەن ئینسان ئەمە کوڕیکێیە هەیواوە لە دایکیان لە باوکی بۆیە ئینسان دایمەن هەوڵ بدا ئێمە چاکە بکەین ئەو چاکەی کە دایک و باوکەکانمان ئێمەیان فێر کرد لەسەر ئەو چاکەیە بین ئینشاءالله ئەوانیش دڵخۆشە بن لە قەبرەکانیانە. خاڵی چوارەم ئەوە زۆر مهمە صلة الرحم الذي لا تصل إليهم إلا بهما صلة ڕەحمەکان بەجێبێنی بەکێ ئەگەی بە خزم مەسەلەن تۆ ئامۆزازایەکت چۆن پێ ئەگەی لە ڕێگای باوکتەوە ئەگەی بەو پورێکت لە ڕێگای دایکتەوە ئەگەی بەو بۆیە پێغەمبەری خوا صلی فەرمی الخالة بمثابة الأم لە کاتێکدا ئەو خوشک و برابەر ڕێزانی ئەوانی کە دایکیان مردووە خوای تەعالی لیان خۆش بێ مهمە بچن بۆ لای خوشکی دایکەکانیان الخالة بمثابة الأم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەفەرمێ پور لە جێی دایک دانیشتووە چۆن ڕێز لە دایک تەگری دەستی ماچەکەی و سەردانیەکەی ئەوە بچۆ سەردانی خوشکەکانی بکە سەردانی براکانی بکە سەردانی مام و خاڵەکانت بکە ئەمە زۆر زۆر مهمە. ئەو سیلەی ڕەحمەی کە بەو خزمانە ئەگەی لە ڕێگای دایک و باوکتەوە تۆ مەی بچڕێنە ئەو کاتە ئەمە حەقێکە تۆ داوتە بەرامبەر بە دایک و باوکەکانت کە لە پاش مردن و لە پاش وفاتیان. زۆر باش مامۆستاگیان کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێت کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە شتێکە لە بابەت گەورەی و پێگەی دایک و باوک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ بکەیت. وڵایەتر ئەوانی کە لە حیاتان زۆر چاکبین لەگەڵیانە دائیمەن سەردانی و وەسیلەی ڕەحم زۆر زۆر مهمە ئینسان شەو تابیانی شەو نوێژ بکە هەر وەکو باسمان کرد وەکو ئەوە نیە تۆ بچی سەردانیکی باوکت بکەی باوکت بە چاوێکی ڕەحمەتەوە بڕوانێتە تۆ باوکت دوعایکی خێرت بۆ بکات چەند دوورە لە چ شار و لە چ دێیەکە ئەبێ ڕۆژانە و هەفتانە بەرنامەی بۆدا ڕێژی بچی سەردانی بکەی نەوەکو بە 3 مانگ و بە 6 مانگ و بە ساڵ تۆ دایک و باوکی تۆ نەبینن یعنی دایک و باوکەکە چی سوودێک لە ئەولادێکەکەن ئەگەر ئەولادەکەیان دوور بێ مەسەلەن پێویستیان بە نەخۆشن پێویستیان بە چارەسەرە پێویستیان بەوەی کە یەکێ خزمەتیان کە لە خزمەتیان نابێ ئەم دایک و باوکە چی استیفادەیەکیان لەم ئەولادە کردووە لە کاتێکدا وا خەریکن ئەمرن و ئەولادەکانیان دوورن لیانەوە بۆیە زۆر زۆر پێویستە ئەوانەی کە دایک و باوکیانێ تا بتوانن نزیک من لە دایک و باوکەکانیانەوە تا بتوانن چاک من لەگەڵیانە تا بتوانن بەڕەحم بن لەگەڵیانە ئەگەر مردیشن دوعای خێریان بۆ بکەن. زۆر باش مامۆستایان زۆر سپاس بۆ بەڕێست و خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە. یاخوا سەلامەت. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باسوخواز بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.